میزی چار حیف بریانها جنک 42 سالی که دایکا 5 زاروکانه جو علی هفجیناوی بو مرن هاتبو قطان و لیدان و جبروی 45 روزان لنخوشخانه بهش کتبو. اف جنکو حتان ها 11 نشترگری بودا هاتیه کرن صدما وی لیدان جبوی انارتی دنرخینه و دبیجه. هفجین من دخواست پچوکامه یا 8 حیوی به $9,000 بفروشه. دژیتون استعمال سکمان سیمان بس سیمان ما بابونی $2 برای کات سیر کمی بس قدری کنم. لو هر خوش بون کات هینا کی مایه و آی مایه و شو دیگه فروشم من قبولم نکرد. کات وقتی ازانی باتی وجن فیاتون توم نوالا وقتی بوی هاتوا کمنم نالا فروشم. او من نالا فروش با 90 ورقه. بردرگاه کی جام رجنکا زینتی با هینا کم اگریم کات من نالا کی گرایو. 90 ورقه خوی برگرتوا. میری وی جنکی لشانزده وی مهی به بریارا دادور نوبدار و به کفالات تنی 140,000 دیناران هاتیه بردان. اف جند بیجه با آزاد کرنا میری من ظلمک مازن جمن هاتیه کرن. الله ظلمی گوره لو ظلم گورترنیه او پیاو بایی شوی بربونی نمی. من یساره بربوه زوزو پینا حتی کاتی قاتی کی امنه هوشم با قاتی کی لم دیو حماک با دیو که حتی حماک وش بنبو کاوش ما تو پارس ردوشو جاوش ما تو اوی خوابینا خوش ورغلام نغلان شايكل من يصاد وكاري مويا لحكومتي جاهري مش دا وكاري مويا بهيش شوية بنال تسليمي ونكردونو جوان يعني پیویدار ریوبریا برانگاربونا تند تجین لدجی جنانجی گوت کسکه که تاوانک هنده مازن کربی که ریوین نای که به کفالتک هنده کم بیتا بردان. تنها قمانك لسر أول لسبري كفالتك أنا ما هو شيء زورة نابرا وراجيراوا والله دبا بري كفالتك بري شيء واه ويا كتوم دارني نتوانى باش روش خوي مكلا دستي أسا ياخد حلبي بودروي هريمي كردستان. پارێزەرێ وێ ژنێژی گوت هەموو تۆهمەتبارێک ji bilî wan kesên ku li gorî maddeya 406 têne girtin dişên bi kefalet bêne berdan. Lê berdana hevjînê vê jinê bi kefaletek kêm tiştek ne asayî ye û guman li ser biryara dadgehê çê dike. پارێزەر و وەکو ڕێکخراوی ئاسوودەژ ئەترازمان کردووە لەو قەرارە و پێمان وایە کە ئەوە ناڕەوایە و جارێکی تر تەڵەبمان کردو ئیعادی تەوقیف بکرێتەوە لەبەرەوەی لێکۆڵینەوەکان لە بیداییایە و وزای دەنەوە ترسمان هەیە لەوەی کە ئەم کابرای هەڵبێت لەبەرەوە تەڵەبمان تەقدیم کردووە کە ئیعادی تەوقیف بکرێتەوە جارێکی تر. سەرۆکê Lêjneya Mafê Mirov ya Parlemanê jî got heke dadgeh bi vî avayî rêkarên yasayî li hember işkencegeran bigire pêşiya xwe vê demê tundetijî li hember jinan yê zêdetir bibe. ئەم کەسە دەبێت دەستگیر بکرێتەوە و جێی گومانە بەم شێوەیە ئازاد کراوە لە کاتێکە بە جۆرێکی زۆر دڕندانە لە هاوسەرەکەی داوە کە تا ئێستش پێوەی دەناڵێنێ بە وەشکەنجەوە ئازارەوە. Hevjînê wê jenekê jî li gorî maddeya 7 a yasaya tundetijiya malbatî hatibû girtin û nihe jî bi kefaleta 140,000 dînaran hatiye berdan û nihe ji kiryara xwe پۆشمان e. خۆشم زۆر بە گونەحبارە زانم کە خێزانەکەم کە ئاوا عەزیێت داوە و بۆ ماوەیەک لە خەستەخانە بوو دوایی دەرچوێت سەر لە ماڵی باوشێتی الحەمدوللا خوا شیفای بۆ ناردووە چاک بووە. جارێکی تر بە هیچ شێوەیە مامەڵەی خراپ لەگەڵ هاوسەرەکەم نەکەم و ئازار و ئەشکەنجەی نەدەم و تەنانەت دڵیشی ئازار نەدەم قسەیەکی وای پێ نەڵێم کە دڵیشی ئازاری بێت. هەرتم rêxravên parêzvanî ji mafê jinan gazinde û lome ji hikûmet û aliyên peywendîdar digirin ji ber ku wekû pêwîst sezaya wan kesan nadin ku tundetijî li hember jinan û kiçan encam didin. Li gor amara rêxrava çavdêriya mafê jinan lê Iraq û Herêmê di sala 2016 da tenê lê Herêma Kurdistanê 26 jin hatine kuştin.